ئێمە داوای مافی امتیازاتی خۆمان وەکو زیندانیانی سیاسی سەرەتا لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە. لە کۆی نزیکەی 23,000 زیندانی سیاسی تەنها 5,000 و چەند قسوورەکە با بڵێن منحەوەرەگرێت، ئەوانەی تریش تا ئێستا بێبەش بوون. لە وا ماوەی 5 ساڵە وەجبەکانی 9 تاکو 14 پشڕاستیش بوونەتەوە، تاکو ئێستا هیچ مافی امتیازاتێکیان پێ نەدراوە. لەبەر ئەوە ئێمە داوامان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە، یان ئەوەیە هاوتای بەغامان کاتەوە و ئەو مافی امتیازاتانەی کە لە بەغا زیندانی سیاسی چەند ئەدرێت ئێمەش هاوتا بکرێنەوە، یان ئەوەیە بخرێنە سەر کەیسەکەمان بخرێتە سەر حکوومەتی ناوەند کە لە بەغا ئێمە وەکو زیندانی سیاسی داواکاریمان ئەوەیە مافی امتیازاتی خۆمان پێ ببەخشرێ وەکو زیندانیانی سیاسی عراق بە شێوەیەکی گشتی. ئێمە زیندانیانی سیاسی هیچ فەرقمان نییە لەگەڵ ئەواندا، هەمومان بە یەکچێ بڵێمان درراوە، هەموو لیانیشی باشمان خواردووە، بەڵام ئەوان بۆ ملیۆنێک و 200 وەرەگرن لێرە من حەکەی ئێمە 500. جا بۆیە داوا لە حکوومەتی هەرێمەکەین مان خاتەوە سەر ئەوێ هاوتای ئێوەمان بکاتەوانێ بۆ یاسایە بچێتەوانێ. زیندانیانی سیاسی مەغدورە بەڕاستی ئەمڕۆ لە کوردستاندا، هەمووی فەقیر و کوڕی هەژارە، هەمووی تێڵدراوە. لەبەر ئەوە داوا ئەکەین لە حکوومەتی هەرێم موافقەتمان بۆ بکەن، لەگەڵ هاوتای بەغامان بکەنەوانی و بودجەکانمان بۆ جیا بکەن.